شارع خاطر بونا يعني سروية مش سروان كونتاكت بي توبوي بدوان زيارة سرطاي دامزراني أم لقوا شو قرفتي دور ومروي أم ناوشانا بوتوا بشيك لقرفتكان خودي سنديكا خوي دیارە ئەمڕۆ ئێمە کوڵقی کەرکووک سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بە بۆنەی ساڵوەگەڕی 121 یادی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە شاری کەرکووک ئەم یادەمان پیرۆز کرد بە مەراسیمێک ڕوونکردنەوەیکی یاخود بابەتێکی لەسەر ڕەوشی ڕۆژنامەگەری لە شاری کەرکووک پێشکەش کرد هەروەها ئەندامی لە کاگوران حای سلێمان باسی پێشەرکارەکانی سەر ڕۆژنامەنووسانی کەرکووک کرد کە ماوەیەکە لە جاران زیاتر تەشەنەی کردووە هەروەها دەرگای گفتوگو ئامادەبووان بە تایبەتی ڕۆژنامەنووسان ڕخنەیەکی زۆریان لە سەندیکای ڕۆژنامەنووسان لەقی کەرکووک کرد کە بەپێی پێویست هاوکاریان ناکەن داکۆچیان لێ ناکەن لقی کەرکووکیش بەڵێنی پێدان کە لە ئایندەیەکی نزیکدا کۆبوونێکی فراوان لەگەڵ